دەرەنجامی سەردانەکان هێشتا بەنادیاری ماوەتەوە لە نێوان هەردوولا. هەرێم و بەغدا لە ڕێگەی چەندین دیداری هاوبەشەوە بەهۆی جیاوازی مەرجەکانیان نەیانتوانی ڕێکەوتنی کۆتایی ئیمزا بکەن. بۆ ئەم بارودۆخەش پەنابردن بۆ دەستور بە باشترین بژاردە دادەنرێت کە کورتیایدا چەندین ماف بەدەست دەهێنێت گەر وەک دەقە نووسراوەکان بخرێتە بواری کارکردنەوە. پێشێلکاریەکی دستور بە تایبەت هەرێمی کوردستان من پێم وایە زەرمەندی یەکەم هەرێمی کوردستانە. ئەگەر هاتوو دیسان دووبارە ئەکەمەوە حزبی دەسەڵاتدار و بە تایبەت ئەوانەی کە پۆستی سەرۆکوەزیران پارتی دیموکراتی کوردستان بەدەستەوە ئیتر دەبێت لەوە تێبگات وەکو خۆشیان لە بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق ئاماژەیان بەوە کرد کە چوونەوەی بۆ بەغا و التیزامکردن بە دەستور پاراستنی کیانی سیاسی هەرێمی کوردستان، بەڵام کەیتە ئەمری واقع زۆر بەداخەوە پێشلکاری دەستور ئەکرێت ئەوەیە کە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵی ناکرێت ئەگاتە ئەوەی کە کێشە سیاسیەکان لە نێوان عێراق و هەرێمی کوردستان گەورە ئەبێت پەنا ئەبنەوە بەداخەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی وەکو چۆن بڵێ قیادەی مفاوەزات لە نێوان حکوومەتی فیدراڵیەکە. زین چۆنە تۆ لە سیاسەتە ئەتوانی ڕێکەوتن و یاخود خۆ دوورخستنەوە و گەمەی سیاسی بکەیت، بەڵام لە دستورە ئەم چوارچێوەی قبول ناکرێت. پەیوەندیەکان هەرچۆنە بێ بە زمانی حاڵ هەرێم پێویستی بە حکوومەتی عێراقە بە تایبەت لە ڕووی دابینکردنی شایستە دارایەکانەوە. هەر بۆیە لەم بارودۆخەدا گەیشتن ڕێکەوتن دوور لە هەر لادانێکی دەستوری خاڵێکی بەهێزە بۆ کورد. بۆچی گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو بنێیان بەجددی مامەڵە لەگەڵ حکوومەتی ناوەندا بکات و ڕێکەوتنی هەبێ واتە ئیتفاقی هەبێ. لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە بە هەموو کەمە نەتەوایەتیەکان خاکی عێراق لە بڵێن گەلی عێراق بە کورد و عەرەب و ئەو پێکهاتانی کە لە گەلی عێراقدایە و لە خاکی عێراقایە بە یەک دەنگ بە بێجیاوازی دەنگیان بۆ دەستوری عێراق داوە، دەنگیان بۆ یاسای عێراق داوە کە بەرزترین دەسەڵاتی یاساییە لە خاکی عێراقا. کەواتە ئەبێ هەرێمی کوردستان ڕێز لەو دەنگانی خۆی بگرێ، ڕێز لەو مافەی خۆی بگرێت کە وەکو مافێک پیادەی کردووە لە ڕووی یاساییەوە کە ئیش دەستورە. کەواتە دەستوریش زەماناتی گشت گەلی عێراقا، گشت پێکهاتەکانی عێراقا، ئەو هەرێمانی کە تایە تەشکیل بووە لە خاکی عێراقا یان خود لە حکوومەتی عێراقی فیدراڵا. لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە ئاستێکدا ئەوقرە ناگرێت. هەردوو لا یەکدی تۆمەتبار دەکەن بەوەی پێشێلی لێک تێگەیشتنە نووسراوەکانی ڕابردوویان کردووە. خوێندنەوەکان بۆ یەکلاکردنەوەیان بابەتە لە ڕێگەی دەستورەوە لە هەموو کارتەکانی تر بە بەهێزتر بۆ باشووری کوردستان لە قەڵەم دەدرێت. داسیار محەممەد، گەلی کوردستان، سلێمانی.